پسپۆڕان و پزیشکان هاوڵاتیان ئاگادار دەکەنەوە کە ساڵانە پشکنینی گشتی ئەنجام بدەن. ئەم ئاگادارکردنەوەیش هاوکاتە لەگەڵ بڵاوبوونەوەی شێرپەنجە لەسەر ئاستی ناوچەکە و جیهان. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی کە دەست کورسات نیوز کەوتووە، لە ساڵی 2018دا 2155 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوون و لەو ڕێژەیەش 310 کەسیان گیانیان لەدەستداوە کە ئەمەش بە پلە یەکەم دێت بۆ مردنی هاوڵاتیان لەو ساڵەدا. هەر بەپێی ئامارەکە مردن بە ڕووداوەکانی هاتوچۆ بە پلەی دووەم دێت بە جۆرێک لەو ساڵەدا 232 کەس گیانیان لەدەستداوە و جەڵتەی دەماغ با گیان لەدەستدانی 109 کەس بە پلەی سێهەم تۆمار کراوە. پزیشکێکی پسپۆڕیش هاوڵاتیان ئاگادار دەکاتەوە کە ساڵانە پشکنینی گشتی ئەنجام بدەن بۆ دەستنیشانکردنی نەخۆشیە جۆرا و جۆرەکان و داواش دەکات کە نەخۆشانی شێرپەنجە بە ئیرادەیەکی بەرزەوە چارەسەریەکان وەربگرن و دوور بکەونەوە لە ترس و دوودڵی. بابەتی یەکەمەوەی کە بە پشکنینی گشتین ناوبانگێ لە کۆمەڵی ئێمە و جەختی لەسەر کرێتەوە توانین بڵین بە شێوەیەکی زانستی و سەرچاو زانستیەکان ئاماژە بۆکەن کە ساڵی یەک جار توانێت ئەم پشکنینە ئەنجام بدرێت. بەڵێ ئەمە شێوەیەکی دروست و زانستیە و ئەتوانین ئەو نەخۆشیانە جگە لە نەخۆشی شێرپەنجەش تەنها ئەتوانین هەندێک لە نەخۆشیەکانی شێرپەنجە و هەندێک لە نەخۆشیەکانی کەشی پێ دیاری بکەین. بەڵام چەند خاڵێکی کەمێ جەختی دەستکەمە سەبارەت بە هاوڵاتی لە کاتێک هەبوونی دەرەنجامێکی ناتەواو لە پشکنینەکانە یان پزیشکەکە گومانی لە کۆمەڵێ شت هەبوو لە نەخۆشەکە منجەکلەوە کەمە هۆکارێکی خۆپارێزیشە نەک تەنها چارەسەرکردنەوەکە ئاسانتر دیاریکردنی نەخۆشیەکە زووتر ئاسانەکە کەویش ڕێنمایی پابندبوون بە ڕێنمایی پزیشکەکە کە کاتێک پێویستی بە ڕاوێژکردن بە پزیشکێکی کە یان پسپۆڕێکی کە هەیە یان پێویستی بە چەند پشکنینێکی هەیە کە بتوانین بیکەین لای ئێمە وەکو عادەتی ناو کۆمەڵگەی ئێمە چەند کەسێک تەداخل لەوانەیە لەمە بکەن ئەمە واکە پرۆسەی دیاریکردنی نەخۆشیەکە درەنگتر بکەوێت. ڕێژە و هۆکاری مردنی هاوڵاتیان بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی لە گۆڕانکاریدایە و بەراورد بە ساڵی 2017 بەشێک لە ئامارەکان ڕووی لە دابەزین کردووە. بە جۆرێک مردن بە شۆردنی گورچیلە لە 2017دا 9 کەس بووە و لە 2018دا هیچ کەسێک بەو نەخۆشیە گیانی لەدەست نەداوە. هۆکارەکەشی دەگەڕێنرێتەوە بۆ زیاتر هۆشیاری هاوڵاتیان و پێشکەوتنی زیاتری پزیشکی و بەرزی کوالەتی دەرمان. بەنسبەت ئامارەکانی ئەم ساڵ و ئامارەکان لە زۆر ڕۆ دڵخۆشکردن. ئەویش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکاری کە لەوانە بەرزکردنەوەی ئاستی تەندروستی ئاستی زانستی پزیشکان و کارمەندان کە ئەمەش بەهۆی ئەو چالاکیانەیە کە لە بەڕێوەبەری گشتی تەندروستی دەکرێت لە ڕووی دەرمان و کوالیتی دەرمانەوانێ ئەم ئێمەژە بەرزبوونێکی بەرچاوە بینی لە چاو ساڵانی پارە و ئەتوانین بڵێن لە شاری سلێمانەسە لە ڕووی پزیشکیەوە لە ئاستێکی زۆر بەرزین بەراورد بە هەموو شارەکانی تر باوڵێم هەرێمی کوردستان و بگرە خواروی عێراقیش. بۆ نوێکە لەو ئامارانە کە لێرە ئاماژەی پێبین بۆ منە غەسلی گورچیلەیە کە بۆ نەخۆشانەکرێت کە کێشیان لە گورچیلیان هەیە گورچیلیان باش ئیش ناکە. پار ئێمە مردن بە بۆنەی هۆکاری کە لەسەر غەسلی گورچیلە بوو 9 کەس بووە لە 2017 بەڵام لە 2018 هیچ نەخۆشێک بە هۆکارە تووشی ینی هیچ کەسێک نەمردو لەسەر غەسلی گورچیلە. ئەمە جگەلەوەی کامردن بە هۆکارە جیاوازەکانی وەکو سووتان و خنکان لە ئاودا و کارەباگرتن و نەخۆشیەکانی دڵ و دەماخ و شەکرە و لە باشچوونی منداڵ لە ڕیزبەندی مردنەکانی دیکەیە بۆ ساڵی 2018 کە لە ئاماری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیدا تۆمار کراون. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.